شوێن بێت مایسێن لەکوێ بردووە لەکوێ بردوویانە ئەنگین سەری شتێکم بۆ دەکەی دەزانم کاکە دەزانم ئەو مایسە لەلیان کازم ئەسکیجیۆ گەورەکراوە دەکرێت سەیرەش بکەی هەمان ساڵ هەمان پیا و چێتر هەیە کە ئەو لەگەڵی گەورە بووە سەیری ئەوە بکە مانجی تەمووز بەڵێ کاکە ئێستا سپاس ئەنگین ئێرە کوێیە؟ دیاری کەنعانە هەموو بەیانیەک دێمێرە دراوسەکان بەخراتنم دەکەن ئەرە تۆ چی دەڵێی تەمووز؟ تەمووز ناوێک لێرە بوونی نابێ بە ناوی ڕاستەقینەم بانگم دەکەن ناوەکە چییە؟ ماڵی خۆم ئۆتۆمبیلی خۆم کاری خۆم دەبێ هەمووی بە ناوی ڕاستەقینەی خۆمەوە دەبێ کارتی ڕەسید وەردەگرم حسێبی بانکی دەکەمەوە منیش ناوێکم دەبێ ئەمە دیاری کەنعانە تەنها یەک بەربەست ماوە ئەزەل دەچێتە لای چێ ناچێتە لای خێزانەکەی بۆ کوێ ڕادەکا خاڵی لاوازی تری نازانم سیرکە زەنگیز ئێرە دیاری کەنعانە یەکێکە لە هەنگاوە ڕێسایەکانی خۆم بۆ نمونە گەڕ ڕازی نەبم نیشانەکە قبوڵ ناکەم بۆ نمونە بەبێ پێشەکی وەرگرتن کار وەرناگرم بۆ نمونە مناڵ ناکەمە مەبەست بەڵام بۆ ئەم دیاریە دەتوانم دەستکاری ڕێساکانم بکەم بادە ئەوی ساڵ جوانە دەکرێت لێرە بینووسی بادە ئەوی ساڵ بەڵێ بەڵێ لە مانجی تەمووز هەمان پیاو کازمە سکیجی ئەو کازمە ناونیشانێکی هەیە باش کاکە زۆر سپاس هاگین ئەرێ ناوی ڕاستەکەی تەمووزە چییە؟ بادە ئەوی ساڵبانی سەعات 2 پاژنیوەڕۆ لە ئەستی هەموو شتێک لە جێیە؟ هەموو شتێک لە جێیە کەنان
لە بێنۆ چاوەڕێی پەیوەندی تۆم. لەبەر مەسەلێکی ئەو حاڵی کە سوکارەکەی کاتم نەبوو چۆنی؟ باشم کەمە پەشۆکاوم. لە دەوروبەرت کۆمەڵە پاسەوان هەیە گەردەڵی دێمەلات؟ نا کاتەکەی بەڕێ دەکەم. ئایشان ئیتر ئەزەل ناتوانێت بێتە لات. ناتوانێوانە؟ من هەمیشە لاتم مەترسە کەس ناتوانێت دەست لێدا. دەزانم. لە کۆتاییدا من و تۆش شەو شاد کەنان. شەو شاد. کاگەڕامیز تۆ مردی چۆن هێشتا؟ لە تۆ ناترسم. ئەوە ئارکەکە ئێوارەیە؟ ئای کەشتێکی زۆر پیس و زەحمەتە. بەڵێ زۆر زەحمەتە. گەر حەز بکە دەتوانم یارمەتیت بدەم شتێکم لەلایە سوودی لێ وەردەگری. نا نەخێر دەمەوێت هەمووی بۆ خۆم داڕێژم. وای نمونە فێر دەبی ها. بە هەر حاڵ خواحافیز. خوار لەگەڵ. ئەزەل سوێندم خوارد بوو کە ئەمەد بۆ نەنووسم بەڵام سپاس. کاکازم کاکازم ئەو کاتە سەیری بەرنامەی بەیانی باش دەکات گوێی لە کەس نابێ دوای سەعاتێکی تر وەرەوە. دەمەش دەبارەی کاکتەموو زمای سۆ پرسیارێک لێ بکەم.
تۆ ئەوانت بەخێو کردووە. تۆفیق ئێستا بینیم کاکە هاتووە بادەی بینی چی بکەم؟ دەزانم بەڵام ئێستا بۆ سێ شتانت بۆ باس کردم ئەمە نازانم خاڵۆ. تۆ بە منت وت کە ئەو پیاوەی لە شەمەندە فەرەکە دابەزی من بووم ها؟ ئەو های ئاوا ئەگەر ئاوا بیخوارزە دەبیە تونندڕە و هەمیشە تووڕە دەبی. ئەگەر ئاواش بی ئەتۆ چاوت بە کچی من ناکەوێتەوە. خاڵۆ ئەگەر وەکو من بیت کچەکەم دەخەیتە ناو مەترسیەوە. ئەگەر وەکو من بیت نابێ یاری عاشقانە بکەی، چونکە لە کۆتاییدا دڵی کچەکەی من دەشکێنی. ئەگەر وەکو من بیت دەبێ لە کچەکەم دوور کەویتەوە. دەڵێ یەکێ لەو دوانە خاڵۆ دەڵێ یان کچەکەم هەڵبژێرە یان کار. بەڵێ دەبێ بڕیارێک بدەی، یانەوە تا گەنجایەتی من هەڵدەبژێری یانەوە تا کچەکەم هەڵبژێرە. باشە ئەگەر ئەو کات یەکێک ئەمەی بە تۆ بێت تۆ چی دەکرد خاڵۆ؟ بیان وتەیە هەڵبژێرە کامیانت هەڵدەبژار؟ عەلی ئەوەندەش بە یەکتر ناچینە. تاوانین بێگومان وەکو یەک نین، چونکە من کچی تۆم نەخستە مەترسیەوە تۆ خستت خاڵۆ. بەڵام ئێستا تۆ دەتەوێت کچەکەم بخەیتە مەترسیەوە وانییە؟ خاڵۆ ڕامیز لەسەر ئەو کچەی تۆ دیاریان داناوە تەنها لە بەرەوەی کچی تۆیە. ئەو کچە بۆی نەبوو یەک هەنگاو باوێتە سەر شەقام لە بەرەوەی کچی تۆ بوو. چەند ساڵ لە بەندیخانە پاڵکەوتی تۆ خاڵۆ؟ چەند ساڵ؟ خۆ تۆ نەتوانێت لە من باشتر کچەکەت بپارێزی. سنووری خۆت تێدە پەڕێنی خوارزە. گوێ لە قسەکەم بگرە خاڵۆ، دەیەک جار گوێ لە قسەکەم بگرە. ئازاد ئێستاش لە مەترسیدایە لە بەرەوەی کچی تۆ تا ئێستاش لەو شوێنەیە کە دۆ دەتەوێت. من کچی خۆم دەپارێزم، من دەزانم چۆن کچی خۆم بپارێزم. باشە وا دانێ من ئەو کارەم جێهێش لەبەر کچەکەت، ئەو کات چۆن بیپارێزم؟ من گازگیر عەلی بوومە. خاڵۆ حەقتە خاڵۆ، چونکە تۆی داوای یارمەتیت لە کەس نەکرد هەرچیەکت ویستووە بردیت تۆ ڕۆیشتووی. بەڵام گەر من داوای یارمەتیت لێ بکەم بۆ خاتری ئازاد داوای دەکەم، بۆیە داوای دەکەم چونکە دوای تۆ دەتوانم بیپارێزم. گەر پێویستکە لە تۆ لە دوژمنەکانیشت لەوانەیە من هەبم و نەبم. کاتێ من داوای یارمەتی لە تۆ دەکەم خاڵۆ، گەر پێویست بکە کە پێویست دەکا بۆ خاتری ئازاد بەرامبەر خوێنی خۆشن بێ داوای دەستت دەکەم. نەخێر باوکە نەخێر. ئەوە چی ڕوو دەدا؟ ئەوە تاو پیاوە دەستی هێنا. ئەی ئەوە خواستی تۆ نەبوو ئازاد؟ ئەمە شتەنیە کە دەمانەوێ. من نامەوێ تۆ وەکو باوکم بی. ئەوە تۆ دەڵێ چی؟ قسەکانی ناو کۆبوونەوە هەمووی خراپ بوو، هەمووی کاری پیس بوون. نامەوێ من عەلیە سەرسەریەکەم نەویستووە، من عەلیەکی دوور لەو شتانەم ویستووە. بزانە منەو پیاوم ناوێت کە لە کۆبوونەوە باست کرد.
ئازاد من بە باوکم وت من پێم وت وتم بایەکێک لەو دووە هەڵبژێرێ وتی ئەم جۆرە پیاوانە هەڵ نابژێرن منیش وتم بۆ خاتری من پێی بڵێ من ئەو پیاوم ناوێ کە تۆقە لەگەڵ باوکم دەکا نامەوێ ئازاد ئەوە دوا شانسمە دوا دەرفەتمە ئەوە دووەمین ژیانی منە با بیکەم کەوایە سەیری ئاوێنەکە عەلی ئەها پێم وتی من ئاوێنەی تۆم کەوایە ئێستا سەیری خۆت کە منە پیاوم خۆش ناوێ ڕۆیشت بەڵام دەگەڕێتەوە بەڵام دەگەڕێتەوە بۆ ئەوەی تۆقە لەگەڵ من بکە ئاو های وانە ئەرێ هەموو کەسێک ژیانی دووەمی خۆی وەکو دەرفەتێکی نوێ لە پێشخۆی دەبینی ئەیوانە کەس پێش وەختە نایڵێ بەڵام بۆ دەستپێکردنی ژیانی دووەم یان دۆستەکان پشتیان لە تۆ دەکەن کەس باسی ئەوە ناکات ڕۆژێک لە ڕۆژان ڕاست و هەڵەی تێکەڵ کردووە هەر کەسە و ڕۆژێک لە ڕۆژان چووە بۆ لایە هەر کەسە و ڕۆژێک لە ڕۆژان لەبەر کردەوەکانی هێلانەکەی خۆی جێهێشتووە بادە ئەوەی تۆ وتت ڕاستە ویستم عاشقی تۆ بم تاوەکو ئەو لەبیر بکەم بەڵام گرنگەوەیە عاشق بوومە نەک بۆچی عاشق بوومە ئەوە تا لێرە عاشقتم بەس نییە بۆ من بەسە بەڵام بۆ تۆ بەس نییە گەیشتینە ئەو ساتەی دۆستەکان بێ خواحافیزی دەڕۆن چەکەکان دەدرێنە دەستی کەسە بێتاوانەکان گەیشتینە ئەو ساتەی لەم جیهانەدا یاساکان بە پێچەوانەوە بە بێدەنگی ڕێک دەخرێن بەدەستێنانی چانسی دووەم کچەکەم واتە لە دەستدانی چانسی یەکەم لە ژیاندا کاتێ بە تەواوی بەدەستی دێنی خێزانە شتری شتەیە ئاگات لێیە ئەو کوڕە بێنازەی کە لە عاشقە شەیتانەکەت پەیدا بوو چی بڵێن هەرچی بکەم هەردیان من کاتێ دیمەنەکان لە دوورەوە دەبینم دەزانم چینەیشان بۆ دەریاشە پۆلاوەکانیش ئاوا بۆ مرۆڤەکانی ژاوە تۆ سەبارەت بە منی شەروایی و هەروەها خاڵۆش هەیە ئەوش لە خێزانەکەمە بەڵام ئەوش دەرگای لەسەر داخستم وەرە خاڵە وەرە تۆ قەت نابەزی خاڵۆ هێنات هێنام ئەوە
ئەوانەی وتم خێزانی منە. دەڵێ چی؟ چۆن هەمویان بگەڕێنینەوە؟ لە کامیانەوە دەست پێ بکەین؟ کاک ممتاز کە بەیانی تەلەفۆن کرد زۆرم پێخۆش بوو. بیرکردنەوەتان گۆڕی؟ گۆڕیم. بچین ببینین کاک سەلیمی برام. بێگومان بێگومان. یەک هەفتەیە بە دواتەوە خێر بوو چی ڕوویدا؟ دێ با بڕۆین. هەموو ساڵێک هەمان ڕۆژ لەوێ پیاوی تر هەیە؟ نییە. جگە لە من کەس نییە چوو بێ بۆ ئەوێ. یعنی ئەوەندە ئاسانە. لەگەڵ چێ بچین خاڵەوە؟ تۆ کەسێک لەگەڵ خۆت ببە تاوەکو بتبەزێنێ. کەس ناتوانێت. دەی بڕۆ کەسێک لەگەڵ خۆت ببە. بوەستە خوارزە بوەستە. هێشتا کارم لەگەڵ تۆ تەواو نەبووە. لەو ڕۆژەوەی دەرچوومە هەمیشتە تاقیبی ئێرەم کردو بۆ کار. باوەڕم نەدەکرد پەیوەندی بکەن. کارکردن لێرە خەونی من بوو. تەنیا بەدڵت نەبوو؟ ئەو هەواڵانەی ئێرە دەتوانم بە کەسێک تریش بیکەم. زۆر بە باشتریش دەیکا. من لەوە باشترم پێویستە. شتێکی چۆن بێ؟ شتێک کە کەسی تر لە نەیداوە و نایدا بە من. ڕۆژێک ڕوویدا بێ شتێکی ئاوا. واتە ئەوەی تۆ دەینووسی کەسی تر نەینووسی بێ. پێویستم بەو زۆرە چیرۆکانەیە. من چیرۆکی وام لایە. کوا؟ لەکوێیە؟ ئەوەم بیرکەوتەوە دواتر دابڕا. ئەمە تەواوکەرەکەی لای تۆ هەیە؟ تەواوکەرێکی واشەیە کە مێشتی خوێنە دەفرێنێ. بەردەوام بە بەردەوام بە. ڕاستی مەسەلەکەم پێیە. ئەوم پێیە کە کاکەم بێتاوان بوو. چێ دەڵێ بۆ داناوە؟ هەموو بە بەڵگە و سەلمانەوە پێیە. بەڵگەی وان پێیە خوێنی خوێنە دەبەستێ. بەڵگەی وان پێیە کە سەنێک دەخاتە زیندانەوە و هەم بە درێژایی لەسەری دەنووسم. دەکرێ مەلام بمێنێ؟ ئەگەر لێرە وەرم گرن ئەمە یەکەم هەواڵیم. باشە بابیرکەینەوە بەیانی یەکتر دەبینینەوە. تۆ نووسینەکانتم بۆ بێنە منیش بڕیاری وەرگرتن باشە؟ ئەی چۆن؟ ئەمانە دەڕێنە ژوورەوە. باشە خۆتان بەوانە ماندوو مەکەن ئەوانە فرێ دەدەین. ئێرە دەشێنی وەنیان؟ بێگومان بێگومان ئەنتیکە خانەی بچکۆلانەکە لێرە دەبێت. ڕوبەڕووی باخچەکە دروستی دەکەین. وابزانم تەواو. ئێوە کارتان بەوانە نەماوە. ئێمە دەتوانین بۆ خۆمان وەکو پێشەنگایەک بەکاری بێنین. یعنی وەکو شتێکی کۆن نیشانیان بدەین. یعنی بۆ بیرخستنەوەی مستۆکان. ئێوە ئەو شتتانەیە کە لە دامۆدا دروست کراوە؟ ناڕۆڵم. مستە ناناسم. بەڵام من ئەوە 20 ساڵە بەم کەرستانە کاری دارتاشی دەکەم. لە کۆنەوە کۆن بووینە لەبەرەوەی کۆن بووین هەست بە ڕێزی خۆمان دەکەین. لە کۆنەوە فێربوون کارامەییە هۆنەرە. نا بە هەڵا لە من ئێستا کۆنبوون واتە هەرس بەرامبەر نوێ ڕۆڵەکەم. بە هەڵە تێنەگەیشتم. وەڵا ئەوەم بینی ناڵێ هەرسمێناوە. فەرموو. ئێمە لە نێوان خۆمان ڕێکەوتنێکمان ئامادە کرد. نرخەکەشی لەسەرە. گەر بۆ ئێش گونجاو بێ تەنها ئیمزایەکەمان دەوێت. بەیانیش تاپۆیەکە دێنم.
گەر بۆ ئەوەیش گونجاو بێ پارەکەی بهێنن یەکسەر بە ناوتان دەکەم. بۆ بەیانی کاک سەلامی برام بەیانی. ئەلۆ ئەو شوێنە هەبوو بە ناوی قەرەدەر دەتگوت گرنگی پێ بدە پێشەوەی شارەزاوم ناچم بۆوێ ببوورە بەڵام ئێرە وەک ئەوەیە نە ئاوەدانی نەی شتێکی لێ نییە ڕاستی بڵێ کایە مەخێر سەلامی گەڕەکێکی لە کەنار فڕدراوە وتمان کەمێ شارستانیەتی بۆ بێنین هەرەوەندا لە مرۆڤایەتی خۆمانە تەواو زۆر سوپاس. لەگەڵ مەمە دووچار قسە کرا کارەکەی پێ بدەین. ئەیشا من بە این دەستمە شوێنێک هەموو ساڵێکەمان ڕۆژ دەچم کەسیش نایزانێ. پیاوێکی زۆر بە پێچوپەنای بڕیارم داوە کەمتر پر پێچوپەنا بم. لەگەڵ من دێی؟ بۆچی؟ تا دیمەنەکان لە نزیکترەوە ببینی. بۆ کوێ دەچین؟ پارکی لۆنا. پارکی لۆنا. خوارزە ڕێگاکە تەواو لێرەوە بۆ خوارەوە. تەواو خاڵۆ دەتەوێت بڵێ لەوێ بۆ خوارەوە بۆ شوێنێکی خراپ دەڕوا. خاڵۆ تۆ خۆت ئەو شوێنت پێدەزانی ئەوە خاڵی لاوەزی کەنعانە بۆ پێشتر نەدەکرد؟ چونکە خوارزە پێشتر من نەمدەویست کەنعان بمرێ ئیتر ئەوەیە مەسەلەکە. خوارزە سیرکە ئەو کارە نهێنیە لە نێوان من و تۆ نەڵی نەموتوە ئەزەل نایزانێ مەبەستت ئەوە؟ مەبەستم ئەوە خوارزە دەی خوارد لەگەڵ خواحافیز دەی چۆن لە گۆڕ دێتە دەرەوە عومەر؟ بیرۆکێکی بەهێزتەیە؟ من هەمە دەتگوت ناگەڕێمەوە گەڕک. نەمدەویست بگەڕێمەوە بەڵام کێشەیەکی بچووکمانەیە هاو باش.